پرسیار لێ دەکەم ئەگەر تۆش زانیت ئەوە من دەبێ خاوەنی خەڵات یارەبی خۆیان بزانم ساڵە دەزانێت پێم بڵێ چ دەکەی بە چۆ والله بە هیچ خەریک نیمە لە گوندیمە لە چ گوندێک ئەم زۆر هاتیمە گوندان لای دەشتی هەریرێ وڵە خزمی خۆمانی سورتینی بەڵێ دەمنیش سورتیمەوە سەرچاوە دە مەدام لەم ساهلکە لە سەهل دەکەمەوە لە گەریزدانە خزمی خۆمانە ئەمرک پرسیارەکەی ئاسان لێ دەکەم کام پێغەمبەر بوو کە هەموو قەومەکەی ناڕ پرسیارکی ئاسانتر لێ دەکەم باشە خەلوی وا دێرم لۆت بگۆڕم کام دەوڵەتی عەرەبی ناوی لە قورئاندا هاتووە جیهان مە کۆمەدینێنە زیاتر لاواتیە لە قورئان هاتیە ئیسرائیل مصر دڵنیای دڵنیا مەگەرەوە وایە زیاتر مصر ئەو دووەڵامتە بەڵێ پێشێ بڵێ وڵامەکە ڕاستیان غەڵەتە سورتی نوکتە شتی زۆر خۆش دەزانن قسەیان زۆر خۆشە نا نازانم نازانم والله لەنا نکاتی خۆشم نۆکردن والله ببوورە پێشکەش ناکەیت مەمنونم ناوەڵە زۆر ڕاست بۆ وڵامە نا مصر بوو زۆر مەمنون زمی خۆش مامۆقەینە واستەم لۆ کرد دەست خۆش بێ بووی بە خاوەنی 50,000 مەمنون ڕێزوێ ها ئەمش ئەسمە دەمە فەقیرەشی ها